زیانەکانی پاتری یان پیل لەسەر ژینگە و تەندروستی چییە؟ ئایا هاوڵاتیان چۆن مامەڵە لەگەڵ پاتری دەکەن و حکومەت چی کردووە بۆ کۆکردنەوە و دووبارە بەکارهێنانەوەی ئەم مادە مەترسیدارە؟ 1 گرام لە مادەی قورقوشم یا گرامێک لە مادەی کادمیۆم یا گرامێک لە مادەی جیوە ئەتوانێت 1 گرامی کە ینی بڕێکی زۆر کەمە کیلۆی 1000 گرام گرامێکی ئەتوانێت هەزارها لیتر ئاوت بۆ پیسکەبێت. ئێمە ئەو پیل و پاتریانە لە ڕێی کۆمپانیەکانەوە کۆکرێتەوەوانێ و کارمەندی تایبەتی بۆ دانراوە بۆی بکرێتە سنووقی تایبەتەوە و پاشان ئەبرێ بۆ تانژەرە لە تانژەرۆش چاڵی بۆ هەڵەکەنینەوە ئەو چاڵانە داپۆشراوە بە مادەی نایلۆن بەجێ دایانێن ینی ئەو ژینگە پارێزانێک کە هاتن ینی ئەتوانن ئەوانی شین خۆیان نەبێ و بەجیانیگەم بۆەوەی ئەنجام نەتێکەڵی ژینگەی نەکەنەوانێت.